چی شدم پدر خانوادت چی شده؟ من نمیفهمم فارسی. کردی بگو. کردی 20 کسی میاره کوتی. کی بمبارون کرده اینجا رو؟ غازیش صدام بمبارون کرده. غاز طلع شوله کیمیا بارانی هەڵەبجە هێرشێکی کیمیایی دژی خەڵکی سڤیلی شاری هەڵەبجە بوو کە لە کۆتا ڕۆژەکانی جەنگی ئێران و عێراق لە ڕێکەوتی 16ی 1970 ئەنجام درا. ڕژەمی عێراق هێرشەکەی بۆ سەر خەڵکی سڤیلی شاری هەڵەبجە بوو کە زیاتر لە 5,000 لە هاوڵاتی هەڵەبجە کە ئافرەت و منداڵ و بەساڵات بوون گیانیان لەدەستدا و ژیانیان لە شارەکەدا نەهێشت. هێرشەکە بە گازی غەردەل و کۆمەڵێک گازی تری تێکدەری مێشک و دەمار ئەنجام درا کە بووە هۆی برینداربوونی دەیان هەزار کەس و کاریگەری پاشماوەی چەکەکانیش بۆ دەیان ساڵ لەسەر ژیانی دانیشتوانی شارەکە ماوەتەوە. هێرشەکە بووە هۆی شەیدبوونی زیاتر لە 5,000 کەس و برینداربوونی 10,000 کەسی تر و ئاوارەبوونی تەواوی خەڵکی شارەکە بۆ دەرەوەی ناوچەی نیشتەجێبوون. هێرشەکە لەژێر سەرپەرشتی عەلی حەسەن مەجید بەرپرسی یەکەمی سوپای عێراق و حیزبی بەعەس ئەنجام درا کە لەو ساتەدا بەرپرسی هێرشەکانی شاڵاوی ئەنفال بوو. دواتر عەلی حەسەن مەجید بەهۆی تاوانەکانیەوە لە ساڵی 2010 لە سێدارە درا. شاڵاوی کیمیاباران بۆ سەر هەڵەبجە بەشێک نەبوو لە زنجیرە شاڵاوەکانی ئەنفال بۆ لەناوبردننی کورد و کارەساتێکی جینۆسایدی بێوێنە بوو کە بە تایبەت پلان و نەخشەی بۆ کێشرا جیا لە شاڵاوەکانی ئەنفال. لە ڕۆژی 16 ئازار سوپای عێراق دەستی کرد بە ئۆپراسیۆنێک بۆ داگیرکردنی ناوچەکانی هەڵەبجە، خوڕماڵ، بیارە، تەوێڵە بە پانتایی 1200 کیلۆمەتر دووجا. دوای داگیرکاریەکە سوپای عێراق هێرشێکی زۆری هێنا بۆ دەوروبەری شاری هەڵەبجە و بە ناپاڵم بردومانی کرد، بەڵام سوودی نەبوو، هێزێکی زۆری لەدەستدا. دواتر دەستی کرد بە بۆمبارانکردنی شوێنی نیشتەجێبوونی خەڵک و هێرشەکان بوونە هۆی زیانێکی زۆری مادی و زۆرێک لە شوشە و پەنجەرەکانی شکاند کە شارەزایانی سەربازی ئەم هێرشە بە کرانەوەی دەرچەی زیاتر و بڵاوبوونەوەی گازەکە دەزانن. شەوی 15 لەسەر 16 ئازاری ساڵی 1970 بەردومانی تۆپ و کاتیۆشای دوورهاوێژ بۆ ناو شار دەستی پێکرد. خەڵکێکی زۆر لە ڕۆژانی پێشوودا شاریان جێهێشت بوو، چووبوونە دەرەوەی شار. سەر لە بەیانی ڕۆژی 16 1970 زیاتر لە 7 فڕۆکەی جەنگی هاتنە سەر شارەکە، بە موشک و ناپاڵم شارەکەیان بردومان کرد کە ژمارەیەک خەڵک شەهید بوون و خان و بەرەیەکی زۆری شوێران کرا. دوای ئەو هێرشانە هەندێک لە خەڵکی شاریان جێهێشت، بەڵام بەشێکی زۆری مایەوە و لە ژێر زەمینەکاندا خۆیان شاردەوە. کاتژمێری 11 پێشنیوە ڕۆژ 16 مانگ بە چەکی کیمیاوی و ناپاڵم هێرشکرایە سەر شار و زۆرینەی ئەوانەی لە ژێر زەمینەکاندا بوون بەهۆی نهێشتنی گازەکەەوە خنکان. زۆرێکیش لەو خەڵکانەی کە هەڵهاتبوون بەهۆی ئەوەی هەستیان بە خنکان و بڵق و ئاوساوی و سووتانەوە دەکرد لە جەستەیاندا پەنایان بۆ ئاو و چەمەکان برد، بەڵام بەهۆی ژەهراوی بوونی ئاو و سەرچاوەکان دووبارە ئەویش بووە مۆڵگەیەکی مەرگ بۆ هاوڵاتیانی هەڵەبجە. دووکەڵی دروست بوو لە ئەنجامی هێرشەکەی کاتژمێری 11. سەرەتا ڕەش و سپی و خۆڵەمێشی و دواتر زەرد بوو بە بەرزی 50 مەتر بەرز بوویەوە. شاید حاڵان دەڵێن چڕترین بردومانی کیمیاباران کاتژمێر 5 و 20 ئەوارەی 16 ئازار دەستی پێکرد. تاوەکو سەر لە بەیانی ڕۆژی 7 ئادار 14 جار فڕۆکەکان بە بەردەوامی بردومانی شارەکەیان کرد. تەواوی بردومانەکە بووە هۆی شەیدبوونی زیاتر لە 5,000 کەس و برینداربوونی زیاتر لە 10,000 کەس و ئاوارەبوونی خەڵکی ناوچەکە بەرەو وڵاتی ئێران و شاری سلێمانی و دەوروبەری. شارەکەش لەگەڵ زەوی تەخت کرا و خاپور بوو. جالەوەش زۆرێک لە مەڕ و ماڵات و پەلەوەری ناوچەکە
بەهۆی ژەهراوی بوون و نەبوونی خواردنەوە قڕ بوون. شاید حاڵانی کارەساتەکە دەڵێن هێرشەکان بۆنی سێوی لێ هاتووە. کۆمەڵێک لە شەهیدەکان بە خێرایی گیانیان لەدەستداوە. بەشێکیان ماوەیەکیان پێچووە و تووشی کۆکە بوون و چاویان ئاوی کردووە و گیانیان سپاردووە. جیا لە خنکان گازەکان بووەتە هۆی دروستبوونی بڵق، سووتان، تەنگە نەفەسی و کۆکە، کوێری و ڕشانەوە و ڕەنگسەوزی. جیا لە شەهید و بریندارەکان هێرشەکە بۆ ماوەیەکی زۆر کاریگەری لەسەر بەرکەوتوان بەجێ هێشت و بووە هۆی لەبارچوونی دەیان منداڵ بە چەند ساڵێک دوای کارەساتەکە. پێش ئەم ڕووداوانە لانی کەم 21 هێرشی تری کیمیایی کرا بووە سەر هاوڵاتیانی کورد. کارەساتی هەڵەبجە گەورەترین کارەساتی کیمیایی جیهانە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە. ئێستاش زیاتر لە 700 برینداری تۆمارکراوی چەکی کیمیاوی لە شارەکەدا هەن و زیاتر لە 500یان حاڵیان زۆر ناجێگیرە. دوای کیمابارانکردنی شارەکە ڕێژەی لە بارچوونی منداڵ 14 ئەوەندە زیادی کردووە. ژێرپەنجەی کۆڵۆندا هەندە زیادی کردووە و نەخۆشەکانی دڵ 4 ئەوەندە زیادیان کردووە. ژێرپەنجەکانی تر و نەخۆشەکانی هەناسەدان و کێشەی پێست و چاو و نەزۆکی و نەخۆشەکانی زاوزێ بە شێوەیەکی بەرچاو لە هەڵەبجە و ناوچەکانی تر کە کیمیاباران کراون زیادیان کردووە. کەیسی کیمیابارانی هەڵەبجە یەکێک بوو لە کەیسەکانی جینۆسایدی کورد لە دادگای باڵای تاوانەکانی عێراق. بەڵام دانیشتنی دادگا لەسەر کەیسی هەڵەبجە لە 21/12/2008 ئەنجام درا. لە 7/1/2010 دادگا کەیسەکەی بە تاوانی دژ بە مرۆڤایەتی ناساند لە بری ئەوەی کەیسەکە بە جینۆساید بناسێنێت. لەو چوارچێوەیەشدا سزای لە سێدارەدان بەسەر تاوانبار عەلی حەسەن مەجید جێبەجێکرا لە 25/2010 پاش تێهەڵچوونەوە لە بڕیارەکە و لە 28/2/2010 پاش 34 دانیشتن. دادگا بڕیاری بە جینۆساید ناساندنی کەیسی هەڵەبجەیدا و کیمیابارانکردنی هەڵەبجە وەکو تاوانی جینۆساید لەلایەن دادگاوە ناسێنرا و یەکلایی کرایەوە. هەریەک لە تاوانکاران سوڵتان هاشم، فەرحان موتڵەق، سابر عەبدولعەزیز بە 15 ساڵ زیندانی سزادران. پەرلەمانی عێراقیش لە 7/3/2011 لا کۆبوونەوەی ئاسایی ژمارە 44 بە بڕیاری ژمارە 12 کەیسی هەڵەبجەی بە جینۆساید ناساند، بەڵام هیچ قەرەبوویەکی مادی هەڵەبجە نەکرایەوە. کیمابارانی هەڵەبجە لەسەر ئاستی عێراق لە دادگای باڵای تاوانەکانی عێراق و پەرلەمانی عێراق بە جینۆساید ناسێنراوە و دانی پێدانراوە، بەڵام تا ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی بە یاسا بە جینۆساید دانی پێنەنراوە. تەنها پەرلەمانی کەنەدا وەکو تاکە دەوڵەتێک لە 16/2010 وەک تاوانی دژ بە مرۆڤایەتی ناساندوویەتی نەک جینۆساید.